بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە جوولەکە لە مێژوودا فێڵ و تەڵەکەی زۆریان بەرامبەر بە مسلمانان ئەنجام داوە. من ئەمڕۆ باس لە یەکێک لەو فێڵ و تەڵەکانەی جوولەکەیەک دەکەم کە بەرامبەر دکتۆر مستەفا زەڵمی زانای گەورەی کورد ئەنجامی داوە و دکتۆر مستەفا زەڵمی لە یادوەریەکەیدا باسی جوولەکەیەک دەکات کەوا چۆن فێڵی لێ کردووە لە بەرامبەر ئەوەی ئەو یارمەتی داوە. دکتۆر مستەفا زەڵمی دەڵێ لە ساڵی 1940 کە لە دەی سەرسیان مەلابووم، جوولەکەیەک لە کۆیەوە هاتبوو ئیشی زەڕەنگری دەکرد و خشل و زیوی پێبوو دەیفرۆشت. کاتێک هاتە دەی سەرسیان ڕووداوێک ڕوویدا و ڕێگای هات و چۆبڕا. جوولەکەکە ڕێگای گەڕانەوەی لێگیرا، نەیتوانی بەم زوانە بگەڕێتەوە بۆ شاری کۆیە. کەسیشی نەدەناسی لە دەیەکەی ئێمە لای بمێنێتەوە. خەڵکی دەیەکەش بڕیاریان دابوو لەسەر ئەو فێڵانەی لە ژنانی کردبووە خەڵەتان دەبوونی ئەگەر بیگرن خشل و ئاڵتونەکەی لێ بسەن و لێی بدەن و ئەو کافرە بگوژن. دکتۆر زەڵمی دەڵێ منیش کە ئەمەم بیستەوە بڕیارمدا بیهێنمەوە ماڵی خۆم. پاش نوێژی شێوان لە بەردەم دەرگای مزگەوتەکە داوەستام و بە هەموو نوێژ خوێنانی مزگەوتەکەم وت بڕیار درراوە ئەم جوولەکەیە دەستدرێژی بکرێتە سەر و ئاڵتون و خشلەکانی ببرێت. من پەنای ئەم جوولەکەیە دەدەم تا ڕێگا دەکرێتەوە و دەگەڕێتەوە. ئەمە ئاینی ئیسلام ڕێگەی داوە، کەسیش بۆی نییە ئازاری بدا تا لە پەنای مندا بێت. لەوانەی کە تەماعیان تێکرده بوو ئەم وتانەی منیان زۆر پێ ناخۆش بوو، بەڵام بە قسەیان کردم ڕێزی منیان گرت و وازیان لێهێنا. ئەم جوولەکەیە ماوەی 15 ڕۆژ لە ماڵی ئێمە مایەوە. زۆر خزمەت و هاوکاریم کرد و شوێن و جێگای باشم بۆ دابین کرد، چونکە خزمەتی میوان ئەرکێکی گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. دکتۆر مستەفا زەڵمی دەڵێ لە پاش ئەوەی ڕێگا کرایەوە ماڵ ئاواییم لێ کرد و وتی زۆر مەمنونم کاک مەلا، ئینشاءڵڵا لە بیرم ناچێ. بەڵام پاداشی چاکەکانم ئەوە بوو بەر لەوەی بگەڕێتەوە 2 تاکبازنی گەورەی مەعسوومەی خێزانم هەبوون، پێم دابوو کە بچێت لە شاری کۆیە زاخاویان بکات و سپیان بکات و بۆم بگەڕێنێتەوە. بەڵام ئەو ڕۆشنە ڕۆیشت و نەمبینیەوە و بازنەکانی برد و نەگەڕایەوە. ئەمەش پاداشتی جوولەکەکە بوو بۆ دکتۆر مستەفا زەڵمی کە میوانداری کرد و پێیەوە ماندوو بوو.